ئێستا باسی لۆگلاینی فیلمی جۆکەرەکەین بۆ ئەم نمونەی فیلمی جۆکەرم هێنا چکە لەوانەیە زۆرینەتان فیلمەکەتان بینی بێ لەوانەیە ساڵی پار دەنگدانەوەیکی زۆریە بوو لە ئۆسکار خەڵاتی وەرگرت بۆیە ئەو نمونەی هێنایەوە لەوانەتە هەموو زۆرینە فیلمەکەیان بینیوە. ئازیزان تاوان سینارستی سکرین پلی جۆکەر بە دوو کەس نووسرا، یەکیان دەرهێنەرەکەی لەگەڵ سینارێستەکە. ئەو دوو کەسە بە یەک دێر لۆگلاینی جۆکەریان نووسیوە. ئێستا این ڕستەکە چۆنە؟ فاریزەی لە بینانیە نقطەی تیانە با بڵێن یەک جوملەی تەواوە لە جوملەکە بزانین ئەو شەش خاڵی تایە کە ئێستا باسمان کرد ئەبێت تایە بێت. ئەگەر تیا نەبێت یعنی ئەم لۆگلاینە تەواو نیە، نەک فیلمەکە بن ئەم شەو باس لە فیلمەکە ناکەم، باس لە لۆگلاینەکەکەم. هاوڕێیان سەیریکە ئەگەر سەیری فیلمەکانی دنیا بکەین سکریپ پلەیەکان بە چەند کەسێ نووسن بۆ نمە بە دوو کەس سێ کەس، ئەوە تا جۆکەر دەرهێنەرەکە هاتووە تەمانەمە کارکتەرەکە لە شوێنێکی ترەوە کارکتەرێکیان لە کتێبێکی ترەوە کاتیەوە نێ باسیەوە بکەین، بەڵام دوو کەس سکرین پلەی نووسێ. مەبەستم ئەوەیە کەم فیلم هەیە دەرهێنەرەکە سکرین پلەشی نووسی بێ یان کەسی یادوانی هێناوە یا هاوکاری کردووە. بەڵام یەکێ لە کەم کوڕەکانی فیلمی کوردی ئەمەش خەمێکی ترە، کەس بڕوان بە توانای یەکتری ناکە، کەس بڕوامان بە توانای یەکتری نییە ئابۆ زمانە. تۆ بزانە بینیوتانە یەکێ بێت چیرۆکێ بنووسێ و یەکێکی تر سکرین پلەکەی بۆ نووسی بێ؟ بینیوتانە بە دوو کەس سکرین پلێ بنووسن؟ بینیوتانە بە دوو کەس فیلمێ بنووسن؟ ئەوەی من جیومە تا ئێستا طبعا ئەوەی من جیومە، من قسە لەسەر بوونی خۆ ئەوان ئەو فیلمانەی کە بینیومە، نەک لەوانەیە تۆ زیاتر لە من بینی لە کورسانە ژی لەوانەیە تۆ زیاتر لە فیلمە کوردەکانی بینیوە بڵێ ئەوە هەیە، بەس ئەوەی باس لەواکەم کە من جیومە. بەڵام من ژانی گەل لە ڕۆمانی مامۆستا ئیبراهیم مەحموود سوودیان وەرگرتووە، جەمیل ڕۆستەمی دەرهێنەرەکەیە لەگەڵ دکتۆر خەسەوسینە بە هەردووکیان سکرین پلەکان بۆ نووسیوە. دیارە ئەوان شارەزاترن، ئەزانن نووسین بۆ سکرین پێویستی بە توانای خەڵکی زیاتر هەیە. هەر بۆیە لە زۆر ڕۆوە ژانی گەل دەتوانم بڵێم لە سکرین پلەکە زۆر سەرکەوتوو بوون، ئەوە دوایی لە نووسێنێکی ترە ئاماژەی پێەیە. لە کاتێکە ئەمان هەردووکیان سکرین پلەکان بۆ نووسیوە کە ڕۆمان بووە، کە کارکتەر هەبووە، کە چیرۆک هەبووە، کە نەیان هەبووە، هەموو کێشەکان هەبووە، ئەنجا بە دوو کەسیش سکرین پلەکان بۆ نووسیوە. دەبێ ئێمە ئابۆ جۆرە ئیشکەی، نابێ خۆت بکەی بە پاڵەوانی هەموو شتێک و خۆت بیکە و دوایی بکەویت، دوایی ببیتە هۆی لە دەستدانی هەزاران ڕوانەر. ئەو ئیشکردنە ئەبێ بیوەستێنین. وەستاندن مانەوە نیە وەکو لەگەڵ ڕێزما وەکو ئەمر نییە، بەڵام هەچ کەسی ئەمە بکە بۆ خۆی خراپە، بەو زمانە بۆ خۆی خراپە، لەوانەیە ئیشەکەی سەرکەوتوو نەبێ، بەڵام تۆ هاوکاری وەرگرە دوای لە ئەنجامە ئیشەکاری توێ. تۆ سەیری فیلمەکانی هۆلیوودکەن لە ڕۆمانەوە یێنن ئەوەی کە باسمان کردە هەموو شتێکی تایە، ئەنجا 3 بۆ 4 کە سکرین پلەکان نووسێ، ئەوان باشکەن یا ئێمە بەدڵنیایە ئەوان. هاوڕێیان بۆی لێرە پێشنیارەکەم ئیشەکانمان پیشانی هاوڕێ نزیکانمان بین، پیشانی دەور و پشتەکانمان بین، بۆی سەرنج و تێبینیمان بنێ. بەڕێزان ئەگەر پیشانی چەند کەسێ بێ هەرێکیان چەند سەرنجێکێ بنێت و ئەم سەرنجانە لە ناو ئیشەکەدا چاکەکەی، لەوە باشترە کۆمەڵ لەوە باشتر ڕوانەرێک کە هیچ لە بنەمای سینەما نازانێ ڕەخنەبارانت کە. من یەک پرسیار ڕوبەڕووی سکرین پلەیەکانەکەمەوە، نووسینی پیشانی هاوڕێگە بێ باشترە یا کۆمەڵێ خەڵک ڕەخنەبارانت کەن کە هیچ لە بنەماکانی سینەما نازانن؟ بەدڵنیاییەوە ئەوەی یەکەمیان پیشانی هاوڕەکاتی بێت. هاوڕێیان ئەمەی باسی لێوە دەکەم بە تەنها سینارێستەکانە، دەنا هێندەی سینارێستەکان دەرهێنەکانیش بە پرسیارەتیان ئەکەوێتە سەر، هێندەی دەرهێنەرەکانیش ئەکتەرەکان بەرپرسیاریان ئەکەوێتە سەر، تەنها لەسەر شانی سینارێز نییە، دەبێ بە هەمیان بەرپرسیارەتی ئەوە هەڵگرن کە ئیشەکە باش بێ یا خراپ بێ.
من لەم ڕۆژانە چاپێکوتی ئەکتەرێکم بینی لە تەلەڤیزیۆن وتی من شارەزاییم لە بە زمانی ئەو سیناریۆنی واتە سکرین پلەی نییە. باشە چۆن لە درامایەکە دەورە بینی تۆ وەکو ئەکتەرێ دەبێ شارەزایی ئەوە بی کە بزانی سکرین پلەی بە چ بنەمایەکە نووسێ. لەوەش پێکەنی ناوی تر ئەوەیە بیستمە ئەڵێن هەندێ ئەکتەر باڵێن ئەوانەی کە دەوری سانەوی ئەوانەی لاوەشیانەیە چیرۆکانە نایانێ بە بیانی ئەوەی کە دراماکە لاپەڕەکانی زۆر و ناتوان هەمووی پرێنکەن بیان بە ئەکتەرەکان. ئازیزان هەر ئەکتەرێ ئەوە قوبول کات هەموو چیرۆکەکە وەرنەگرێت و بەشداری بەرهەمێ بکە ئەوە بڕوا بکە مەرجی هونەری خۆی هەڵکەندووە خۆی زەرەرەکە تۆ ئەبێ بزانی کارکتەرەکە و ئیشی چیە ناو درامەکە ئەبێ بزانی ئەم کارکتەری تۆ پەیوەندی چیە بە کارکتەرەکانی تۆ چۆن بڕیارەی ئیشکەی ئەگەر تۆ تەکستەکە نەخوێنرێتەوە ئەگەر تۆ دراماکە نەخوێنرێت ئەگەر تۆ سکرین پلەیەکە نەخوێنرێتەوە. بۆ ئەوەی بزانین کام سکرین پلەی باشە و کامە خراپە ئەمە بۆ هەمووان بۆ دەرهێنەر و سیناریۆست و ئەکتەر. مایکل هۆک بە یەک پرسیاری زۆر سادە و ساکار دەتوانیت ئەو پرسیارە بکەیت و دەستنیشانی ئەوە بکەیت کە ئەو سکرین پلەیە باشە یا خراپە. مایکل هۆک ئەڵێت تەنها بپرسە پاڵەوانەکە چیە بێت. ئەگەر تۆ وەڵامی ئەم پرسیارە و دەستکەوتەوە پاڵەوانەکە چیە بێت ئەگەر پاڵەوانەکە ئامانجێشی هەبوو دیارە نیاری هەیە کە ئەگەر نیاری هەبوو دیارە بلملانە دروستە بێ ئەمە ژەبێتە جێی سەرنجی ڕوانەران یعنی تۆ بڕیارەیە کە لە فڵمێکە لە درامایەکە ئیشکیت دڵنیام ئەگەر تۆ ورد بیخوێنیتەوە دەزانی کارکتەرەکە چیەیە. دەزانی کارکتەرەکە چیەوێت ئەگەر زانی کارکتەر چیەوێت ئەوە تۆ دڵنیا بە تۆ سەرکەوتوی لەو ئیشە بەردەوام بە. بەڕێزان با بگەینەوە سەر جۆکە بزانێت چۆن بە دێڕێک ئەو لۆگلاینیان نووسیوە. ئەڵێ ئەکتەریشی کۆمیدیە دەبێتە نێچیری نەخۆشیشی عەقلی ناجێگیر. زۆر بێزکردنەوەی لەو کۆمەلگایی تیادا دەژی دەبێتە هۆکاری تاوان. ئەمە هەموو لۆگلاینەکەیەتی. با بزانین ئەم لۆگلاینە تەعەن زۆر شتی زۆر پێوتین وتی ئەکتەرە کۆمیدیە نەخۆشی سایکۆلۆژی هەیە بێزراوە لە کۆمەلگاکەی تاوان ڕوویە بەیەک ڕستە زۆر شتی پێوتین هێڵە گشتەکەی باڵێ سکرینەکەی پێوتی ناڵێن فیلمەکە باسی فیلم ناکەین ئێمە تا ئێستا باسی فیلمەکە ناکەین با خامە لای فیلمەکە نەبێ خامە لای لۆگلاینەکە بێ بزان ئەم لۆگلاینەی جۆکەر توانی ئەو شەش خاڵی کە باسمان لێوە کرد ئامادە بێتیایە. تا لەو ڕستاشتی زۆر پێوتین با بزانین لە خاڵی یەکەمە پاڵەوان و ئامان جونیاری تیا بوو هاوڕیان پاڵەوان هەبوو ئەوە دیاری کردووە ئەڵێ ئەکتەریشی کۆمیدیە ئەکتەریکی کۆمیدیە واتە پاڵانەکەی پێناساندین ئامانج ئەڵێ نەخۆشی سایکۆلۆژی هەیە دوای بێزراوە لەو کۆمەلگای تیاژی ئەگەر هەر کەسێکمان سیناریستی ئەمیشە بین دڵنیای لەوەی کە هەوڵەگەین کە ڕزگارمان بێ لەو کەشەی کەتیایەتی نەخۆشی دەرونی هەیە و لەو کۆمەڵا بێزگەوە ئەبێ ئامانجەکەی هەرەوە بێ خۆی لەو معناتە ڕزگار کات ئەوەشمان زانی نیار ڕوونە لەبەرەوەی ئەو نەخۆشی سایکۆلۆژی لەگەڵ ئەو جەمسەرەی کە کۆمەلگاکەیە دەبێتە نەیاری پاڵەوانەکە بەی شێنای کارکتەرەکان ناتوو لە لۆگرانیشە بەی شێوە باسی دێوە نەکرابوو مەلملانێ لە نێو کارکتەرەکان بەڕوونی دیار بێ دیار بوو بەڕوونی دیارە لە پاڵەوانەکە لەلایەک دوو جەمسەری دشت لەلایەک یعنی سایکۆلۆژیەکە لەو کۆمەلگاکە دەبوونە دوو جەمسەر دشت بە پاڵەوانەکە پاڵەوانەکە دەیەوێت چی بکە بەدڵنیایەوە دەیەوێت خۆی ڕزگاکە لەو کێشەی کەتیایەتی لە حاڵەتە دەرونیەکەی لەو کۆمەلگایی دەیەوێت خۆی ڕزگاکە نیشانی بدە پاڵەوانەکان ئەکتیڤە کە ئەڵێ تاوان کراوە واتە پاڵەوانەکەمان ئەکتیڤە بۆیە تاوانی کردووە کۆتایی یا دەرەنجامی چیرۆکە ئەمیش ڕوونە لەوانەیە لە نووسابێ بەو شێوەی لە شێوەکان بەڵام ئەڵەیە گاتە تاوان یەکە گەشتە تاوانش ئەو بەدڵنیاییەوە یان ئەوە تا سزا وەرەگرێ یان ئەوە تا دادگایی یەکرێ یاوە تا کوژرێت
یعنی کۆتایی چیرۆکەش بۆی ڕوونکردینەوە کە تاوان ڕووی بە هەموو تاوانەیە کۆتاییەکی هەیە. هاوڕێیان ئەمەی باسمان لێوە کرد لۆگلاینی فیلمی جۆکەر بوو. دیارە لۆگلاینەکە بەیەک ڕستە بوو، بەڵام زۆر هێڵە سەرەکانی فیلمەکەشی پێوتین. ئەوەی کە باسمان کرد تەنها لەو دیێڕەوە هەڵمان هێزایە دەرەوە، نەک لە باز لە فیلمەکە بکەین.